خۆشەویستەکان سڵاتان لێبێ ئێمە دەبێت دەستی خۆمان بشۆین ئەمڕۆ باز لە ئادابی دەستفروشتن دەکەین ئێمە دەبێت دەستی خۆمان بشۆین بە سابوون نابێت بەس بە ئاو بیشۆین تاکو دوایان نەخۆشی زۆر دەگرینە و نەخۆشانە زگچووە بۆیە پزیشکە بەڕێزەکان داوامان لێ دەکەن دەستی خۆمان بشۆین ئێمە دەبێت لەو کاتانە پێویستە دەستی خۆمان بشۆین کاتێک یاریمان کرد کاتێک نانمان خوارد و پێش ناخواردن کاتێک دەچین ناو دەچین چێ پرسیارە قوتابیەکان میر گەر سابوون نەبێت کو دەستمان بشۆین ئەگەر سابوون و دەتوانین بە کلەنگسی تەڕ بشن مینوار ئەدەتمانە چەند چی دەبێ نەخۆش ناکەین ئیلیان مامۆستا گەر دەستەکانیشمان شودنینەکەکانمان درێژ بوویان میکرۆبی لە بن بوو کار دەکاتە سەر دەستەکانمان ئەگەر دەستمان شوشت نیۆکەکانمان میکرۆب تێدا دەبی نینۆکمان بکەین ئەگەر دوای میکرۆبەکە دەچێتە ناو دەستیشمان دیست مستەفا ئەگەر دەستەکانمان نەشۆین چی دەبێ تووشی نەخۆشی دەبین لەو جۆرانە زگچوو دەگەینین لەو نەخۆشی دەبێت ئەسڵان ئایا دەبێت لە کاتی نان خواردن دەستمان بشۆین بەڵێ دای ناخواردن و پێش ناخواردن سیدرا مامۆستا کاتێک دەستەکانمان پیس بێ دەتوانین دەستەکانمان بە تەنها بە ئاو بشۆین نەخێر دەی بە سابوون بشت ئیلیان مامۆستا ئەگەر لە یەک لەو نەخۆشیانە چییە زۆر نەخۆشیە زۆر سوپاسان دەکەم قوتابی خۆشەویستەکان هیوادارم ئەو قسانەی گۆتم بەجێ بکەن و دەستی خۆتان بشۆن و دەستی خۆتان خایەن ڕابکەن سوپاس قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە قوتابخانە ماڵمانە
ئەمن ناوم خەلیل سابر کاوانیە خاوەنی ئەو باخچەی ئاژەڵانەیمە کە ماوەی 2 ساڵە دروست کرایە لێرە بەس پێش ئێستا ماوەی 15 سال لە باخچەی گلکەند باخچەی ئاژەڵانم هەبوو و ئێستا بەخۆم سەرپەرشتی و باخچەی ئاژەڵانەی دەکەم و ئەو ئاژەڵانم هەمووی لە خاری زیینایە بەدەستی خۆم یعنی هەمووی بە بەسکەی بەخەویان دەکەین هیچ شتێکی وحشی تێدا نییە کە خەڵک لێ بترسێ هەمووی بە ئەوەی پەروەردە دەکەین دکتۆری خۆمان هەیە لەژێر ئەوەی دکتۆریە یعنی ئەگەر نەخۆش بن یەک من دکتۆری خۆمان دێتن چارەسەریان دەکاتن و ئێستا لەبەر قەیرانی دارایی خەڵک کەم دێتن بەس پار و پێرار خەڵک زۆر دەهات و ئەمە هەموو وەختێ لە پێشوازی خەڵک داینە بە معاملەیان لەگەڵ دەکەین مساعدەیان دەکەین مساعدەی خەڵک کە بە 1000 دینارە بەخۆی بلیتە کە بەس ئەمەوە دەکەین بە 500 دیناریش بیتن بە 750 دیناری بیلۆ بگرە لۆ ڕەوزە و مەکتەب و ئەوانە کردیتمانە 500 دینار مەکتەبەکان دێن ڕەوزەکان دێن بە ڕۆژ سەرمان لێ دەن ئاژەڵەکانیش لە گوێرەی نەخۆشی وشتیواوا ناکەین کە نەخۆشکەون ئەگەر نەخۆشکەون وچی پێم گوتن ئەمە چارەسەریان دەکەین و زۆر ینی لێ دەخەفتین کەەوە لە باخچە ئۆکەی داوادا کاریشین لە خەڵکەوە ئەزیەتیان نەداتن لە مەیمونونەکان نەدادار و بارەکەمان لێ نەشکێنن ئاگاداری ئاژەڵەکان بن بەخێر بن سەر چاوە. هاتیینە بەختی ئەژەڵا ئەسپمان بینی کاروێشکم پشیلە ساب کاروێشک چوین ئەسپ سواری ئەسپی بووین ئەسپەکان فەقیر بوون ئاژەڵەکانیش فەقیر بوون زۆر خۆش بوو سەیرانەی خۆش بوو. لەگە مامۆستایەکان لە باخچەی ئاژەڵانین من ئەوە
جانەوەرەکان زۆر فەقیر بوون هیوادارم دووبار بچینەوە. قوتابیانی بەڕێز قوتابیانی خۆشەویست سڵای خواتان لێبێ ئیمڕۆ لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەیەکی نوێ لەگەڵ ئێوەی بەڕێز دەبین لەگەڵ قوتابی ڕۆزە محەممەد لە پۆلی یەکەمی بنەڕەتی لە قوتابخانەی کلێڤەری بنەڕەتی ئەهلی. زۆر سپاس دەکەین ڕۆزەخان. ڕۆزەخان دەتوانی خوێندنەوەی کوردی پۆلی یەک بابەتەکان بخوێنیتەوە؟ باشە ئێستا دێتە سەر شاشەی بابەتەکە پرسیار لێ دەکەین بۆ خوێندنەوە بۆمان بخوێنەوە. باشە ڕۆزە؟ هەرە بابەتە بۆنیە. ڕۆزە ئەم بابەتەمان بۆ بخوێنەوە لە پۆلی یەکەمی بنەڕەتی فەرموو. دارستان دارستان پڕە لە باڵندە پڕە لە گیاندار و ئاژەڵ دارستانەکە لە نزیک دێیەکەی ماشەڵاڵە. زۆر باشە. دارستان چی لێیە ڕۆزە؟ حیوانات و باڵندەی لێیە. زۆر باشە دەستەکان خۆش زۆر سپاس. ڕۆزەخان گەر بێنە سەر کتێبی پۆلی 2 خوێندنەوەی پۆلی 2 بابەتەکان دێنینە سەر شاش دەتوانی بۆمان بخوێنیەوە؟ زۆر سپاس چاوەڕێکە تا دێتە سەر شاشە. ڕۆزەخان دێنە سەر ئەم بابەتە کە لە پۆلی دووەمی بنەڕەتی دەتوانی بۆمان بخوێنیەوە؟ ڕێزگرتن لە کات کە بابەتێکە لە پۆلی 2 بنەڕەتی هاتووە فەرموو بۆمان بخوێنەوە ڕۆزەخان. ڕێزگرتن لە کات نارین و سەفین دوو خوێندنکاری زیرەک. ئەو شەمان بۆ بخوێنەوە؟ خوێندنکاری. نونی لەگەڵ نییە نی لەگەڵ نییە کە ئاکا ئەو شە بخوێنەوە؟ ئەو شەمان بۆ بخوێنەوە ئەم جارەش؟ بخوێنەوە تەمەشاکە سەیریکە. بەڵێ بڵێوە دیسان. خوێندکاری. زۆر باشە. زیرەکەی کاتی خۆیان دابش کردووە بەیانیان دەچنە خوێندنگا میوڕۆیان بەشنان خواردن لە ماڵەوە هاوکاری دایک و باوکیان دەکەن ئێوارە میوانەکانی ڕۆژی دواتر ئامادە دەکەن شەویش دەخوێنن زوو دەنون و زوو لە خەو هەڵدەستن نارین و سەفین لە لای دایک و باوکان خۆشەویستن بۆیە بێدڵیان ناکەن. زۆر باش. ئەم بابەتە باسی چ دەکات ڕۆزەخان؟ ڕێزگرتن لە کات. زۆر باشە. لێرە گوێمان لێبوو کە نارین و سەفین دوو خوێندکاری زیرەکن کۆرێت خۆیان دابەش کردووە. چ کاتێک لێرە باس دەکات شەوان زوو بخەوێنیان درەنگ باشە؟ زوو. ئەدی بەیانیان زوو هەڵسینیان درەنگ؟ زوو. زۆر باشە. کەوا بوو ئەوەی شەوان زوو بنووی بەیانیانی زوو لە خەو هەڵدەستی دەتوانی خۆی ئامادە بکە هەم جلی خۆی زوو دەگۆڕی نان دەتوانین زوو بخوا بە ئیسراحات تاوەکو بێ بۆ قوتابخانە. زۆر سپاس دەکەین. ڕۆزەخان دێنە سەر پۆلی 3 بنەڕەتی دەتوانی بابەتەکان بخوێنەوە لە پۆلی 3؟ زۆر سپاس دەکەین. تا دێتە سەر شاشە اینجا دەست بکە بە خوێندنەوەی بابەتی پۆلی 3 بنەڕەتی.
ڕۆزە بە خۆت بەیانیان زوو هەڵدەستیان درەنگ زوو هەردەست زوو هەڵدەستی ئەی شەوان چ کاتێک دەنووی هەندێک جار زوو هەندێک جاریش درەنگ سەعات چەند دەنووی شەوان هەندێک جار نۆ هەندێک جاریش دا زۆر باشە هەندێک جار کاتژمێر نۆ دەنووی هەندێک جاریش دا بەیانیانی زوو هەڵدەستی وانە زۆر سپاس دەکەین دەستخۆش ئەم بابەتە ڕۆزەخان لە پۆلیسیای بنەڕەتیە دەتوانی بیخوێنیەوە بەڵێ فەرموو دراوسەی باش ماڵی سیروان و ماڵی پەری داراوسی بخوێنەوە ئەم وشەیە دراوسێ بوون زۆر باشە باوکی هەردووکیان لێک تووڕە ببوون لەسەر منداڵەکانیان قسەیان لەگەڵ یەکتر نەکرد ئەو وشەیەمان بۆ دووبارەکەوە قسەیان لەگەڵ یەکتر نەدەکرد زۆر زۆر باشە ڕۆژێک دایکی پەری نەخۆش کەوت و پێویستی بە نەشتەرگەری دەکرد پزیشکەکەی داوای قاپێک خوێنی بۆ کرد باوکی پەری ئەوەندەی گەڕا خوێنی دەست نەکەوت و خوێنی خۆشی لە جۆری ئار نەبوو خوێنی خۆشی لە جۆری ئەو نەبوو زۆر باشە ئێستا بە شەکەیتر بابێتن بەڵێ ڕۆزە تەواویکە باوکی سیروان کە زانی بە پەلە گەیشتە نەخۆشخانە و خوێنی خۆی پێشکەنی دیتی لە جۆری خوێنی دایکی پەری بیبە بە پزیشکەکەی گوت من خوێنی پێ دەبەش خشم باوکی پەری سپاسی کرد و پێی گوت لێم ببوورە نەمدەزانی ئەوەندە بە کەڵکی دراوسێکە دێت پەریش سپاسی سیروانی کرد و پێی گوت نابێت چی دیکە لێک تووڕە ببن ببین ئەو شەی دووبارەکەوە ببین ئەم بابەتە باسی چی کرد ڕۆزەخان بابەت دراوسێ زۆر باش دەبێت لەگەڵ دراوسێمان چۆن بین باش بین ئەگەر لێکیش تووڕە بین پێویستە زوو لەگەڵ یەک ئاش ببینەوە یان تاخی و درەنگ پێویستە زوو پێک بینەوە یان پێک نینەوە ئەگەر تووڕە بووین خوا نەخواستە پێک بینە زۆر زۆر باش دوایە ئەگەر تووڕە بووی دەڕۆیە جەیەکی پەشیمان دەکتەوە دێ لەگەڵی ئاش دەکتەوە زۆر باشە ئەگەر لێک تووڕە بوون و پێک نینەوە ماڵمان بار بکە پەشیمان دەبینەوە وەنیە زۆر باشە ڕۆزەخان بینە سەر ڕێنووس ئیملا دەتوانی ڕێنووس هەر پرسیارێک لێ بکەین وەڵاممان دێ و بۆمان بنووسیت باشە فەرموو وەرە سەر تەختەکە قەڵەمەکە لەوێ پێنووسەکە کچەکەی من ڕۆزە بنووسە باش بنووسە شەو بنووسە نابێت نابێت بنووسە دراوسێ
بنووسە کتاب یان کتێب زۆر باشە. بنووسە شەقام ڕۆزە گەر هەندێک وشێتکە لێ دەپرسم لە دەرەوەی کتێب لە ناو کتێب نییە دەتوانێت بیانووسی؟ زۆر باشە ئەوەی لابە ئەو بە ساعەکەی بەڵێ دەستەکانت خۆش زۆر سپاس. پێویستە بنووسە پێویستە پێویستە هەموومان دوو وی درێژ بەڵێ هەموومان ئاڵای بەڵێ ئاڵای زۆر باشە ئاڵای کوردستان بەرز بکەینەوە زۆر باشە ئەوەی ڕەشتەوە کچەکەی من هەموو بەڵێ زۆر سپاس دەکەم دەست خۆش. قوتابی زیرەک ڕێز لە گەورە و بچووک دەگرێت. زۆر باشە دەستەکانت خۆش زۆر سپاس ڕۆزەخان زۆر سپاس دەکەین. دەتوانین سوودەکمان بۆ بڵێ لە کۆتایی؟ فەرموو. قوتابیمە ئاسوودەم خوێندن پێشەمە هەردەم قوتابیمە ئاسوودەم خوێندن پیشەمە هەردەم لە کلێڤەردا دەخوێنم ئاواتم باگی دێنم لە کلێڤەردا دەخوێنم ئاواتم باگی دێنم ئێمە تست و چاڵاکین پێشەنجین و بێباگین ئێمە تست و چاڵاکین پێشەنجین و بێباگین ترادا دەگرسێنین نەزانین لە بندێنین ترادا دەگرسێنین نەزانین لە بندێنین قوتابخانە ماڵمانە خێزانی دووەمانە قوتابخانە ماڵمانە خێزانی دووەمانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە. زۆر سپاس دەکەین ڕۆزەخان زۆر سپاس دەستەکان خۆش فەرموو دانیشە زۆر سپاس فەرموو.